میوانێکمێ لە ستودیۆ قسەی زیاتر لەگەڵەکەم لەبارەی هۆکارەکان و زیان و چارەسەریەکان ئەویش بەڕێز دکتۆر دڵشاد عەزیز پسپۆڕی بواری ژینگە و خاک لە ستودیۆ میوانمانە. دکتۆر بەخێر بن. دکتۆر بە هەلەوە دەست پێ بکەین، خۆڵبارین چییە؟ قوربان خۆڵبارین ئەمە پێش بچم باسەوەی پێناسی تووە بکەم. ئێمە گوی زەوی بە چینێکی خاکدا پۆشراوە. ئەم چینە خاکە لە چەند ملیمێک بۆ چەند سەد مەترێک قوڵایی دەست پێکە. ئەم چینی خاکە لە چەندەن کۆڵی پێک هاتووە کە پێ بێڵێن ساند و سڵت و کلەی کە زیخ و لم و قوڕەکەیە خۆڵەکەیەتی. ئەم دەنگ کۆڵانە پێکەوە نووساون نەتیجەی یاخود بە هۆکاری گۆڕانی کەش و هەوا و گۆڕان لە خێرایی بە و ئاراستەی بە ئەم دەنگ کۆڵانە هەڵەگری لەوێ خۆیەکە لە خۆیەوە لە شوێنێکە بۆ شوێنێک کای گوازێتەوە ئەبێتەوەی ئەو ڕووداوە سروشتیەی کە پێڵێن خۆڵبارین. بەڵام ئەگەرچی مرۆڤیش دەستی تێدا هەیە لە ئەنجامی خۆڵبارینەکە، بەڵام کەمتر زیاتر هۆکارەکەی سروشتیە نەک ئەوەی بڵێن ئینسان یاخود مرۆڤ دەستی تێدا هەیە. بەڵێ ئەو خۆڵبارینە چییە؟ زیانەکانی چین؟ قوربان بەپێی ئەو توێژینانەوەی ئەنجام درراوە نزیکەی 36 مادەی تۆکسیگە مادەی ژەهراوی لەگەڵ خۆیان هەڵەگرێت و هەروەها 146 جۆری بەکتریا و ڤایرۆس و کەڕوو یاری با بڵێن کەڕووش لەگەڵ خۆیان هەڵەگرێت لە شوێنێک بۆ شوێنێککە. حتمما ئەمانە کاریگەریان لەسەر تەندروستی ژینگە و تەندروستی مرۆڤەکانیش دەبێت. بە تایبەتیەوەی کە بەڕێستان باستان کرد تازە باسی کۆندامی هەناسەتان کرد، ئەو جۆرە بەکتریایانە یا ئەو جۆرە ڤایرۆسانە هۆکارێکن بۆ توشبوون بە نەخۆشیەکانی کۆندامی هەناسە و هەروەها ئەو مادە ژەهراویانیشی کە تێدا هەیە دابەشەکرێ بۆ دوو بەش، ئەندامی و نائەندامیە. مادە ئەندامی و نائەندامیەکانیش هۆکارێکن بۆ توشبوون بە شێرپەنجەی سینگ یاخود با بڵێن کۆندامی هەناسە و هەروە کاریگەری لەسەر ئەندامەکانی تری لەشی مرۆڤیش دەبێت. ئەوە سەرڕای کاریگەری لەسەر تەندروستی خۆراکیشەکەی. بەڵێ حتمما بێگومان ئەو مادانی کە تێدا هەیە هۆکارێکن بۆ زەرەرگەیاندنێکی زۆر، زیانێکی زۆر بە کەرتی کوشتتوکاڵی یانەکەم خزەتی مەجال هەیە باسیکەین ئینشاءڵڵا چۆن کاریگەری هەیە لەسەر بەربوونی کوشتتوکاڵی. بەڵێ دکتۆر هۆکارە سەرەکیەکە چییە؟ هۆکارە سەرەکیەکە تێکچوونی دۆخی ژینگەیە، هاوڵاتیە، چییە؟ خۆی بۆکی باسمان کرد سەرچاوەکە یاخود با بڵێن هۆکارەکانی جیاوازن. یەکی لەوانە کە هۆکاری سروشتین گۆڕانکاری کەش و هەوایە زیاتر دۆری تێدا هەیە. گۆڕانکاری هەندێک دەڵێن ئاو هەوا بە پێی اختصاصەکان جیاوازی هەیە. بە تایبەتی بەرزبوونەوەی پلەی گەرمی یەکێکە لە هۆکارەکان. عێراق لە ساڵی 2025 تقریبان 1.25 دەرەجەی سێڵسی بەرز بووتەوە و پێشنیش ئەکرێت لە 2050 بگاتە 2.5 پلەی گەرمیەکەی زیاتر بەرز بێتەوە. ئەمە هۆکارێکە بۆی کە ڕێژەی ئاو لە خاکە کەم بێت و هەروەها ڕێژەی ئەو زیندەوەرانش لە خاکە کەم بێت. ئەم دەنگ کۆڵانە پێکەوە نابەستێتەوە، بۆیە لەگەڵ بایەکە یاخۆ لەگەڵ شنەی بایەکە لەگەڵ زریانێکی بایە ئەم دەنگ کۆڵانە هەڵەگرێت لە شوێنێک خۆی گوازێتەوە بۆ شوێنێکی تر. هۆکاری کەشەیە، هۆکاری کەژەوەیە کە زیادبوونی ڕێژەی دانیشتوان و هەروەها بە هەدەردانی زەویە کوشتتوکاڵەکان و هەروەها بە بیابانبوون نەمانی دارستانەکان، نەمانی ینی نەبوونی کوشتتوکاڵێکی بە بەرنامە کوشتتاڵە کوشتتوکاڵکردن لێرانە تۆزێک با بڵێن لە عێراق بەعام بێ بەرنامەیەکی پێوە دیارە بە تایبەتی لە ناوەڕاست و باشووری عێراق. لە هەرێمی کوردستان چۆن ئەم دۆخە؟ لە هەرێمی کوردستان کوشتتوکاڵ تا ڕادەیەک پەرسەندنێکی تایبەتی بە خۆیەوە بینیوە جیاواز لەگەڵ عێراقا. من هەموو جارە دەڵێم عێراق تووشی گۆڕانی کەش و هەوا بووە، بەڵام هەرێمی کوردستان تووشی هەڵبەستدابەزی کەش و هەوا بووە. بۆیە تەماشاکەین لە شوێنێک بارانێکی زۆرە بارێ، لە شوێنێک بارانێکی کەمە بارێ، لە شوێنێک لافاوە، لە شوێنێک گوشتە ساڵیە. من ڤیدیۆم بینی لە چۆمان وەکو بڵێ لافا هەستاوە لەسەر شەقامەکان لێرەش خۆڵەباری. بەڵێ ئەم دوو زاهرەیە ئەمە پێ هەمانە لە بواری زانستی ژینگە پێڵێن ئالنینۆ لەگەڵ لانینە کە دوو ڕووداون ڕۆدەن لە هەموو وڵاتان جیهانە ڕۆدا، لە هەندێک شوێن لافاوە، لە هەندێک شوێن ئاگرکێت و لە هەندێک شوێن وشکە ساڵی لە ئەمانە کورتخایەنن. بەڵام ئەوەی کە لە باشوور و لە ناوەڕاستی عێراق ڕوئەدا تقریبان درێژخایانە کەوتووەتە گۆڕانی کەش و هەواوە. ئێمە ئێستا لە هەڵبەستدابەزی کەش و هەوای هەرێمی کوردستان نەگەشتۆتە گۆڕانی کەش و هەوا؟ نەگەشتووە، لە هەڵبەستدابەزەکەیە. بەڵام چی بکەین بۆ ئەوەی نەکەین؟ ئێمە بەڕاستی دەبێ تۆزێک بە حەکیمانە بجوولێنەوە، ینی سەرچاوە سروشتەکانمان بە تایبەتی ئاوی ژێرزەوی دەبێت زۆر ئاگادار بین. ئاوی سەرزەوی ئیسفادەی لێ بێت، سووری دەکەن. خۆشبەختانە ئەو بەنداوانی کە لە هەرێمی کوردستان دروست کراوە
باوەڕ ناکەم عێراق بەدە ساڵی کەژبتوانێت چەند بەنداوێکی وا دروستکە کە دروست کراوە حتمما ئەمە ئاوی ژێرزەویمان بۆ زیادەکە و هەروەها ئاوی سەرزەوی زیادەکە سوودی کشت و کاڵیشی دەبێ و سوودیشی دەبێ بۆ ژینگەکە بە هەمان بابەت فرەجۆری زیادەکە ئەمانامی پاڵپشتن بۆی بتوانین بڵێن هێشتا نەگەیشتنێتە گۆڕانی کەش و هەوا لە هەرێمی کوردستانە تەنانەت ئەوەیە کە هەڵبەستدابەزی کەش و هەوامان هەیە هەموو داتایەکانی کە لە بەردەستمانە لە گۆڕانی کەشەوە بە تایبەتی دابارین لە ساڵ 1940 تا گاتە ئێستا ینی هەڵبەستدابەزێکمان هەبووە بۆ نمە لە ساڵی 2001 ڕێژەی بڕی بارانبارین لە شاری هەولێر 299 ملیم باریوە ینی ئەم ساڵای ئێمە بەڕاستی زۆر کەم باریوە تقریبا دەوری 1670 ملیم باریوە ینی ئەتوانین بڵێن لە 20 ساڵی ڕابردووە شێوی نەبوو ئەم شتە هەبوو با بڵێن 10 ساڵ جارێک تەمەشاکەی هەڵبەستدابەزیشی پێ دیارە دوای ئەوە پێ 6 ساڵ تەمەشاکی لە 500 ملیم بەرەو سەرەوە بووە دوای ئەوە هاتوۆتەوە 180 و 250 ئەم ساڵ وەکو ئەو ساڵانە دێتە بەرچاو کە ساڵی 2006 ئەوانش هەر بە هەمان شێوە ڕێژەی کەم بارانباریوە ئەمە هۆکارێکە بۆ ڕوودانی گۆڕانی کەش و هەوا و هۆکارێک شەبەوەی کە ئەم تۆزوخۆڵە لە ناوخۆی عێراقە دروست بێ و هەندێکی لە دەسەڵاتی عێراقا نییە لە دەرەوەی وڵاتی عێراق سەرچاوی گرتووە دێ هەندێک جار لە کیشوەرێکەوە ئەگوادرێتەوە بۆ کیشوەرێکی لە زۆرجار لە سەحرای سینەوە دێ ئەگاتە ئەوروپا زۆرجار لە ئەفریقا دێ بۆ ئەوروپا زۆرجار لە ئەفریقاوە دێ بۆ ئاسیا لە ئاسیاوە چێ بۆ ئەفریقا ئەمانە ینی کیشوەر بڕن ئەوە نێ بڵێم تایبەت بێ بەڵام هەندێکمان هەیە ناوخۆیە وەکوی جەنابەت باس کرد لە باشوور و ڕۆژئاوای عێراق هۆکارێکە بۆ ئەوی تۆز و خۆڵە بگاتە ناوچەکانی تری هەرێمی کوردستان هەر کە باسی خۆڵباری نەکرێ یەکسەرە گەڕێتەوە خەڵک زۆر جار باسیەوەکە ئاڵێن لە سەردەمی ڕژێمی لە ناوچوی عێراقدا گوایە نەوتی ڕەشکراوە بەسەر بیابانەکانە ئەمە تا چەند ڕاست چی کراوە تا چەند کاریگەری هەبووە ئەمە لە ساڵ 1000 و تقریبا هەشتاکان بوو بەس بستەبل لە 83 تا 86 من بەبیری دێ ئەو کاتە ئەو سەحرای با بڵێن کە باشوور و ڕۆژ ئاوای عێراق بوو نەوتی ڕەشیان ئەکرد بەسەر ئەو خۆڵەی ئەو خاکی ئەوەیە بۆ لەبەری ئەو دەنگ کۆڵانە ئەو مادە نەوتیە وەکو مادەیەکی لە حیم وایە ئەم دەنگ کۆڵانە پێکەوە بەسێتەوە ناڵێ ڕەشەبە یا ئاراسی بە یا ڕەشەبە هەڵی گەرگە خۆیابی بە یەکی لە چارەسەرەکان ئەوە بووە چارەسەری کەش هەبوو بەڵام دیار ئەوەش عێراق دەوڵەتێکی دەوڵەمەندە بە نەوت ئەو پاشماوە نەوتی پێی چارەسەر نەکراوە هاتووە کردوێتی وەکو چارەسەرێک بۆی ئەو دەنگ کۆڵانە پێکەوە بەستێتەوە داریش کە بەرز دەبێت و بگاتە ناو شارەکانی نزیکی ئەو ناوچەیە بەڵێ پشتبەستن بە سیستمی ئاودێری پێشکەوتوو چ لە هەرێمی کوردستان چ لە عێراق تا چەند گرنگە من ئەبێ پێشەویتمە سەر بابەتی سیستەمی ئاودێری بەڕاستی عێراق ئێستا بە شێوەیەکی عام تووشی کێشەیەکی گەورە بۆتەوە ئەویش کەم ئاوێکەیەتی تا چەند پێیوەستە بە پابەند نەبوونی وڵاتانی دراوسەی عێراق بەڕێوەکان دین باسی کرد ئێستا ئەوەی عێراق ئەوەی ڕاستی بێ عێراق دجلە و فراتی هەیە ئەم دجلە و فراتە دەبێ بەلای کەمەوە 6 تا 7 ملیار متر سێجا ئاوی پیاتێ بڕبێ بە سروشتی فرات پێشتر لە ساڵی هەشتاکان نزیکی تقریبا 90 تا 140 ملیار متر سێجا ئاوی پیاتە بڕبوو دجلە لە بینی 100 تا 190 بوو ئێستا دابەزیوە لە 100 تا 70 دابەزیوە ئاوەکە زۆر زۆرە ئەمە کاریگەریت لەسەر چی هەبووە کاریگەری لەسەر زەوی کشتکاڵەکان هەبوو لەسەر با بڵێن ڕووپۆشی سەوزایی هەبووە بە بیابان بۆ زەوی کشتکاڵەکانی عێراق ئێستا لە 100 تا 70 تێک چووە بەڵێ 174 ملیۆن هێکتار زەوی کشتکاڵی لە عێراق بووە ئێستا ئەزانین چەندی ماوەتەوە 35 ملیار هێکتاری ماوەتەوە عفوا 35 ملیۆن هێکتاری ماوەتەوە یعنی تۆ ڕێژەکەی جار ترسناکە بەڕاستی ئەگەرچی هەرێمی کوردستانی بەر ئەم بابەتە کەوتووە بەڵام کەمتر لە چاوەی عێراقەوە بۆی عێراق دەبێ بەڕاستی تۆجێک حەکیمانە بجوودێتەوە لەگەڵ ئەو بابەتەیە چونکە پرسی ئاو وەکو پرسەکانی کە نییە ئاو ئاودانی ئەگەر ئاو کێشەی تێکە بەڕاستی زەویەکان کێشەی تێکەوێ ژینگە کێشەی تێکەوێ ئێتر هەموو زیانەکان تێکەوە ئێستا عێراق نزیکی ڕۆژانە 7 ملیۆن دۆلار دەرەری پێکەوێ بۆ هۆکاری چی بۆ هۆکاری ئەوەی کە تێکچوونی ژینگەیە کشتتوکاڵە ئاوە هەموو سێکتەرەکانی گرتووە تەندروستی و جەنابشتان لە ڕپۆرتەکە باستان کرد بۆیە دەبێت بە حەکیمانە بجوورن لە بابەتی ئاوە بە تایبەتی چونکە بەڕاستی کێشەیەکی گەورەیە بۆ ئەوان و بۆ هەرێمی کوردستان لەوانەیە تا ڕادێک کەمتر من لەو قەنعاتەیەم تۆجێک عێراق
زەحمەتە بتوانێت تعاملی لەگەڵا بکەین بۆچی بۆ دروستکردنی بەنداوێک ینی لەوانەیە عێراق بۆ 10 ساڵێک ناتوانێت بەنداوێک دروستکە لەسەر زیەکانی خۆی ئەو لە خۆشبەختانە لای خۆمان تەماشاکەین بەنداوەکانەوە بەرەبەر دروستەکرێ ئەگەر سەرچاوەکانیشی باران بەڵام هەر باشترە ئەوەی کە دروست دەکرێت. بەڕێز دکتۆر دڵشاد عەزیز پسپۆڕی بواری ژینگە و خاک سوپاس لە ستۆدیۆ ئامادە بە سوپاس بۆ ڕوونکردنەوەکانتان بەخێرهاتن. سوپاس.